نوێکردنەوەی یەکێک لە بەرهەمەکانی یەکێک لە هونەرمەندە ئازیز و دڵخۆشەکان کە خاوەنی چەند بەرهەمێکی زۆر جوانە کە لە بیرەوەری زۆرێکمانە هەیە ئەو هونەرمەندەش عەتا قەرەداغیە کە ساڵانێک کاری زۆر جوان و کاری ناوازەی پێشکەشە کرد یەکێک لەو بەرهەمە زۆر جوانانی گۆرانی ئازیز ئەم شەو کە بەرهەمی ساڵی 1994 لە ئێستادا ئەم بەرهەمە جارێکی تر نوێکراوەتەوە و کاری بۆ کراوەتەوە بە خۆشحاڵیەوە هونەرمەند عەتا قەرەداغی لە ستۆدیۆی پرۆگرامی کورسات مەگەزین میوانمانە باز لە ناوەڕۆکی ئەم بەرهەمەکەین و بزانین بۆچی ئەم بەرهەمەی نوێ کردوێتەوە. بەخێراتی کاک عەتا بەخێرهاتی سەر چاومان. زۆر سپاس، خۆش بیت. پێشەکی پیرۆزبایی ساڵیادی کورساتەکەم لە جەنابەت و لە هەموو کارمەندانی ئەم دەستگایە. ئەم دەستگایە بەڕاستی هونەرمەندان طبعاً یعنی گۆرانی بێژەکان، میزیکزانەکان، شانۆکارەکان هەمویان ئێمە کورساتمان بەهی خۆمان زانیوە و هەمیشە واش بیرمان کردوەوە چونکە بینیمانە لە کورسات هونەرمەندێکی ڕۆژهەڵات، هونەرمەندێکی ڕۆژاوا، هونەرمەندێکی باکوور بە هونەرەکەیان، بە گۆرانیەکانیان، بە دراماکانیان فەرق نەکراوە. لەبەرەوە هەمیشە بینیمانەوە کورسات جێگەی ئومێد بووە بۆ ئێمە. دەستەکانت خۆش بێ. قسەباتی زیاتر بێگومان دەربارەی ئەم بەرهەمەکەین، بەڵام بە کەمێک لە بەرهەمەکە ببینین. دەستەکانت خۆش بێ. بەهۆی سەرکەوتن ئێمە مناڵ بووین گوێمان لەم گۆرانیان گرت بەو نەعەشنایەک تۆزێک لێەوە گەورەتر بوو بیرمەوە کە هاتم بۆ گۆرانیە مۆزیکی مامۆستا ئەنوەر قەرەداغی میلۆدی بەڕێستان ئاوازەکەی خۆمە، شیعرەکەشی خۆمە. باشە، بۆچی بڕیارەتە ئەم بەرهەمە نوێ بکەیتەوە و بۆچی بەرهەمێکی تازە تۆمار نەکرد؟ ئەم بەرهەمە بیرۆکەی تازەکردنەوەکەی هەر کاک بڵند قەراخی بوو. ئەم بەرهەمە کاتی خۆی ساڵی 1994 تۆمار کرا. ئەو کاتە لەسەر کاسێتی VHS هەر مامۆسانۆر خۆشی باسی کرد لەسەر بەکرە کردومانە، بەکرە و تراکات و طبعاً عزێتی زۆر بوو تۆمارکردن بەداخەوەکو ئێستانە بوو، یعنی ئاسانە ئێستا تراکاتە زۆر ئاسان. ئەو کاتە زۆر زەحمەت بوو، یعنی وایە مامۆسانۆر خۆی مەسەلەن 4 خەت کەمانی لێبایە، دوای عودی لێبایە، یعنی عزێت بوو بەڕاستی. من چەند جارێک چەند خەتێک کۆرسەکەمانەوتەوە، دوای اینجا سۆڵۆکانمانەوتەوە.
کاک بڵند حەزی کرد ئەم بەرهەمێکی جوانە و تازەی بکەینەوە پرسمان بە مامۆسانۆر کرد طبعاً هاتە بەرهەم بە جوانی دوایی حەزمان کرد هەروەکو گەورەیەک بۆ مامۆسانۆر کە مۆسیقای خۆیەتی حەزمان کرد لە کلیپەکەش مامۆسانۆر بەشدار بێ لەگەڵمان. باشە هیچ گۆڕانکاریەکی تیا کرا؟ تەنها تۆزێک لە بڵین لە سۆڵۆی تەوزیعاتی مۆسیقامان کەم کردوێتەوە. مەسەلەن ئەگە گۆرانێکە 6 دقە بووە 7 دقە بووە کردومانە بە 5 بۆ لە ئەو کاتە مەجموعەیەک جملەی مۆسیقا هەیە زۆر دووبارەیە یان تۆزێک درێژە بێتەوە لەوانەیە مەلەل بێ لەوانەیە ئێستاش مەسەلەن بخوازێ گۆرانی لە 5 دقە تێنەپەڕێ لەبەرەوەی لای تۆش لای گوێگریش لای بینەریش مەسەلەن زۆر دووبارە نەبێت جملەی مۆسیقاکان و حتا شعرەکەش بەڕاستی هەنێ جار لە شعرەکەشە دووبارەبوونەوەی تا ئەویشمان کردەوە بە یەکجار. زۆر باشە. بەرهەمەکە پێشتریش با بڵین ڤیدیۆ کلیپی هەر بۆ کرابوو کاتی خۆی ساڵی 94 بەڵێ کاک ئاکۆ عومەر عەزێتی کێشا ئەو کاتە لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بەخش ناوخۆیی بوو بەڕاستی ئەو کاتە کاک ئاکۆ عومەر بەڵێ وێنەی بەڵێ کاک ئاکۆ بوو ئەویش هەر مامۆسانۆر خۆی ینی سەرپەرشتی وێنەگرتنەکە شێکرد. ئەم سیناریۆکەی ئێستش ئەمە ئێستا نەخێر کاک بڕیار فەتاح کاک بڕیار فەتاح بەڵێ هەر ئەوان خۆیان کردوانە. بیرۆکەکە مەسەلەن چۆنی هاتشی بیرۆکەی گۆرانێکە یان بیرۆکەی سیناریۆکە وێنەگرتنەکەی من تقریبان لەگەڵ 2-3 برادر قسەم کرد لەوانەیە کە لە دەرەوە ئەم ئێستا کاری هونەری ئەنجامێن هەموو کۆمپانیا هەمووکو شەخص آخر جار هاتمە قەناعەتێک کە لەگەڵ بڕیار دانیشتین تقریبا بۆ چوونەکانمان زۆر نزیک بوو لەیەک من بیرکردنەوەی خۆم وایە من هەستەکەم گۆرانی پێویستە شەرت نییە تەرجمەی حرفی شعری بۆ بکرێ شەرتە ئەو گۆرانیە تۆزێک بە سادە و ساکار و جوانی بچێتە ناو خەڵکەوە و ئەو کەسەش مهمە کە مۆسیقاکەی بۆ کردووی ئەو کەسێک کە گۆرانیەکە ئەڵێ ئەوە زیاتر لەوە مهمە تا سیناریۆیەکی زۆر جەنجاڵ و یەم مێشکی تۆ ئاڵۆز دەکەم چاوە جۆ قەرباڵ خەکەم ڕاستە من لەگەڵ ئەوم چەندێک ئەبی گوێ ئەبیستێ ئەوەندەش چاو ئەبینێ بەڵام بە جۆرێک تەسیر نەکاتە لە سەر کلاسی گۆرانێکە دابەزێنێ. باشە حەز ئەەکەم بزانم بۆچی بەرهەمی نوێت نییە ساڵانێکە عتاقەرەداغی هیچ بەرهەمێکی نوێ بڵاو نەکردو. ڕاستە من ئاخر جار گۆرانی ساڵی 2013 بۆ 14 گۆرانی نایتەوە سەرێ لە شار نایتەوە ئەومان تۆمار کرد لەگەڵ کاک کاوان و کاک ئالان و کۆمەڵە کاکزانای چەلۆ ئەو برادران ئیشێکی جوان بوو لە دوایەوە چەند بەرهەمێک هەبوو بەس بەڕاستی کوردستان خان سەیری یعنی فەوزایەکەکەی لە ناو گۆرانی کوردیا چۆن لە ناو شعری کوردیایی بینی چۆن لە ناو دراما بەداخەوە چۆن لە ناو شانۆ چۆن لەوە سیر کە لەو ماوەیە شانۆیەکی جوان کرا چەند بینەری هەبوو وایە سیر کە مەسەلەن کۆنسرتێکی جوان ئەکرێت چەند بینەری هەیە نخبە ماوە بۆ ئیشی جوان بەڕاستی من دڵم زۆر خۆشە کە هەندێک ئیشە بینم ئاوایە بەڵام ئیتر تۆزە هەندێک جار سار دەبیتەوە لە هەندێک ئیش هەندێک جار زۆر فەوزایی ئەبینی بەڵام وەکو خۆم لەخوا بە زیاد بێ هاتوینەتەوە مەیدان ئیشەڵا ئەم ساڵ چەند بەرهەمێکی تازەی جوانمان هەیە بە دڵنیاییەوە بێ ئەم ساڵ لاویکەینەوە لەبەرەوەی ساڵانێکە ئیشتیاکەم. زۆر باشە ساڵانێکە ئیشی تیاکەی بۆ خۆتی تێکستێک ئەنووسیت بۆ بەرهەمە؟ بەڵێ ئەم بەرهەمە تێکستی خۆمە ئەم بەرهەمە تێکستی ئەمەی خۆمە ئەزدەم شەوی خۆمە ئەم ئیشانەشی کە کردومە چواریان دوانیان تێکستی خۆمە. بۆچی حەزەکەی تێکستەکانی خۆت بێ؟ ئەزانی شتێک هەیە جاری وایە ئەوەی دڵی تۆ ئەخوازێ من ناتوانم لە 100 بیگەیانم بە تۆ ئەمە لە ئاوازە لە گۆرانیە وەکو ئەو وایە من بڵێم ئەتوانم لە باتی کەسێک نمایشکەم من ناتوانم ئەو دەورەی ئەو ببینم هەندێک جار ئاوازێک لای تۆ دروستە بێ زیاتر ئەو کەسە ئەوانەی کە ئێستا لێم تێ ئەگەن و بە جەنابیشتەوە ئاوازێک ئەگەر هی خۆت بوو هۆنراوەکە هی خۆت بوو
وەکو گۆرانی بێژ زۆر جوانتر بەرجەستەیەکی وەکو دەرهێنەرێک وایە کە بۆ خۆی دەرهێنەریش بێ و ئەکتەریش بێ لە هەموو وەکو خەیاتێک وایە قماشەکە بۆ خۆی دوورێ بیشی بڕێ بیشی بڕە بیشی دوورێ بزە بدوواکە زۆر باشە و مامۆستا ئەنۆریش من لێرەوە هەردوو دەستی ماچەکەم کاتی خۆی گۆرانیشی بۆ کردووم ئەویش هەر لەو ساڵانە ئەگەر عمر باقی بێ و مۆڵەت هەبێ کات هەبێ ئەویش وعدیە ئەو گۆرانم بۆ تازەکاتەوە هەر ئەم ساڵ زۆر باشە هۆنراوەکە ئەنووسیت اینجا میلۆدی بۆ دائنی یان میلۆدیەکەیەت دواتر ئەڵێ پێویستی بە تێکستێک ئاوازەکەیەت ئێستا ئەم ئاوازی ئازیزەم شەو مەسەلەن من کاتی خۆی ئەو گۆرانیش کە زۆر مەسەلەن شای بوو بۆ نمونە خۆتمە دەرە دەست قەدەر ئەم شارەکە ستیانەمە ئەوە چونکەی کاک ئیسماعیل بوو شعرەکەم لا بوو لەسەر شعرەکە تۆ ئەو بەڵام ئەوەی کە هی خۆتە فەرقەکە ئاوازەکە لای خۆتەوە دروست بووە لەسەر ئاوازەکە توانی شعرەکە بنووسی ناتوانانی تۆ شعرێک بێنی بە زۆر بەم بڵێ ئەم شعرم بۆ بکە بۆ ئاوازە وەزنی شعرەکە مەقامی ئاوازەکە تەحویلی مەقامی ئاوازەکە بەرزی و نزمی ئەمان هەمووی دەوری هەیە زۆر ڕاستە ئێستا ستۆدیۆکان گۆڕاون تەکنیک گۆڕاوە شێوازی کارکردن هەمووی گۆڕاو بە بەراورد بەو ساڵانەی کە تۆ ئیشت تیا کردو و بەرهەمتان تیا تۆمار کردو ئەمە وات لێ کات کە بیر لە کاری نوێ بکەیتەوە لەبەرکە ئاسانکاری زۆرە ڕەنگە خەڵکی پرۆفیشناڵیش ئێستا زۆرتر بێت بەڵێ ئێمە ئەوسا بەسەراحەت هەموو هونەرمەندان و هاوتەمەنەکانی ئێمە ئیزانێ لەوانەیە زۆربەی ئەوەی لەم کورساتە و لەم ستۆدیۆژی شەکاوی بیستووە بەس ستۆدیۆکەی مامۆستا ئەنوەر هەبوو لە سلێمانی بەڕاستی بێجگە ئەو لە تەلەڤیزیۆنەکانیش ئەو ستۆدیۆیە وانە بوو دوایی لە خاک ستۆدیۆیەک دروست کرا و دوایی ساڵی 2000 کە کورسات دامەزرا ئەوە کرا و دوایی وردە ئەگەنا ستۆدیۆکەی زۆربەی هونەرمەندان لەم شارە ساڵی نەوەتەکان هەتا 2000ەکان و چەند ساڵێکیش دوای ساڵی 2000 لە ستۆدیۆی ماڵی مامۆستا ئەنوەر ئێمە بەڕاستی گەورە بووین ئیشمان کردو کەسمان بیرمان نەچێ و کەسشمان بێوەفا نەبین بەڵام ئێستا زۆری فەرقە ئێستا مەسەلەن ئەم گۆرانی کە تازەمان کردوتەوە من تەنها چووم لە ستۆدیۆ و تومە 5 دقا مۆسیقاکەی بۆ ناردووم کاک بڵند لە مۆبایلەکەمە پرۆڤم کردووە ڕۆژێک دوام پرۆڤم کردووە چوون بۆ ستۆدیۆ هەمووی بە تراکات کراوە هەمووی ئەوە یعنی ئەو ئیشانەی کە نەبێت لەسەر شان و جەناب تەیبینی مەسەلەن بیستی عاسفت لەگەڵایە لەسەر مەسرح ئەمە کۆنسێرتە لایڤە ئەجینا باقاتی ئیشەکان هەمووی تراکاتە زۆر ئاسان بووە زۆر یعنی ئێمە گەر غەڵەتێکمان کردایە لە ستۆدیۆ ساڵانە بیرمێ لەو ئازەم شەوە مەسەڵەن من 2-3 جار غەڵەتم کرد ڕانە هاتبوو ئەبوایە لە ئەوڵەوە هەموو گۆرانەکە لێ بدرێت ئێتر ئەوەش بەڕاستی مەسەن مامۆستا ئەنوەری هیلاگە کرد و ڕێیە کرد دەستەکانت خۆش بێ و لەشت ساغ بێ بۆ هیوایم کە هەر لەم ساڵدا جارێکی تر لێرە قسە لەسەر پرۆژە تازەکانی تۆ دڵنیا بە ئەم ساڵ بینەوە بۆ ئێرە و بە گۆرانی تازە قسە بکەین. سپاس دەکەم هونەرمەند قەرەداغی سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ تۆ.